ورقة أما قصة يا باردة بيه برينا عادة خەڵکێک هەیە هینایکە لە مانگ سێە بێژین لە 15 سێ دەسە لە ئاگرنەوە ڕۆزە غەڵەتە باو باران و تەرزە بێ ئەو مەڕ بۆ تاوسان زەردی لێ نەخۆشەکەوە بەڵام خەڵکێکی شەیە لە دەی چوارۆ برینە ئەکا هەیە لە بیسی چواری شووە بەڵام من خۆم باوکم وەختێ برینەیە کرد زەردەلی باتاتە بازارڕوە سێرەکەم ناو سەلاجەکەمانە قاپێ زەردەلی و دەنکم لێ خوارد ینی نەگەی باوکمان وەسیێتەکەیمان جێبەجێکرد بۆ ئەم مەڕێیسە یەک تەنەگە ئاو بەفراو بکەبانیاتر نەخۆشی ناکەوێت چونکم سە مەرسوم لە بەهار دەرچوی ئیمڕۆ ئاین لە تاوسانە ئەو خوریەی شێپیەوە بێ عادەتەن مەڕ خۆی گەرمای نایە مەڕ لە هاوی نایسە سەیرەکەی لەو دەشتە پیش و پەلاشە خوا هە لە نیمەڕۆوە تا ئێوارەت یەتە ماڵبان جابی کۆل و بیر بەڵام حیوان بیوڕیتووە قەڵەوە جوانترە ئەتر قسەیە کوردیشی هێژێر دایمە لە کات لە ژێر کەو کاتە چاریەکەکەی دەگیانیا گورگ لە فکریۆچێتر نا تا چەندێ ڕاستە ئیسفادەکەی زۆریشە بۆ نمونە ئەوەنە مەعمەر پەیابی ئەم بەتانی و سوجاین بەتانی و هەموو ئەمانە دروستەکە پێویستیان وە خوریەکەنە بەڵام خوریەکە سەحیە تو پشت ژانکە دکتۆر ێژە بڕۆ لەبان لە باو بخەفە ئەوەنە ئیسفادەی هەیە ئەو خوریە بۆ هەموو چتیە ینی خەڵک بۆ نمونە پیزەوەنی لێە کرد کلێتەیان لێە کرد بەرەینی بەرخەکەنە کوڵەباڵ ئەم گوێچە قوتەکانە ئەوە لە بەرەین بەرخەکریا فەرەنجی پێکرە بەری لێگن بۆی شوان لە دەشت و دەر باران تەڕینەکە کەچەی لیەکەن ئێمە کەلمەکی پێژین فەرەنجین وەسڵ گەورەگەیە ئەوە کەچەی پێژین کەلمەکیش فەرەنجیەکەیە کوڵەباڵی لیەکەن من خۆم کوڵەباڵمەیە ئەم قوڵاو قۆڕەکەی شێلیەکەن وەرزێرەی کاتە سەری بە حیاتی گەرمی ناگرێتە گیان و وە هیچ شوێنەکرد ئەوە ئیسفادەی زۆرە سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین جاران لە دیاتەکانە برینە بە هەرەوەزیەکرا ئیتر هەر لە ماڵێک بکرایە خەڵکی ئاوای کۆ بوونەوە بە هەرەوەزیەیان کرد بەڵام ێستا لە بۆنەی ئەوە کە دیهاتەکان ماڵی کەم بووەتەوە و هەمووی نیوەی بووەتە دوو بنەوە بنێگی لە شار و بنێگی لە ئاوایی ئەم ئیشەوای لێ هاتووە ئەو هەرەوەزیە نەمێنێ ببێت بە ئەوەی کە کرێکار دێت بۆتی ئەبڕێتەوە ئیتر لە سعاتی 5 بەیانیوە دەست پێکات تاوەکو دەی بەیانی کەس سەرەتا دەستی پێکرد حیوانێک سرە بڕی لە سعاتی حەوت قاوەتیەکی لێەکان ئێوە بۆ سعاتی دەور دوانزەی نیمەڕۆ ئەو کاتە کاتی ناخواردن دیە تا کاتی ناخواردن مەڕەکە گەرە بیتێری کە هاوردت هەر چوار قاچی بە حەبل تون دەبەستیتەوەی ئەو مەڕە ناتوانێت حرەکە بکات تا کاتی برینەی تەواوی برینەی تەواوی ناو ژێرزگەکە ئەمێنێ لەو کاتەیە قاچیەکەیتەوە بە نەفرێتر بۆ برینە کابرای برینەچێی گرێت قاچی دواوە ئاگرێت تا ناو ژێرزگەکەی ئەبڕێتەوەی تر تەواوە بێ ئێمە خەڵک علی خەڵەفن ستاسمان مەڕ برینەکەن ئمە لە سەعات 4:30 دەرەچن خڕێکن خۆمان جەماعات ناو سیارەوە تێن ڕۆژە تێن بۆ کفری ڕۆژ بۆ کائین ساڵاغا ڕۆژ بۆ بەلەکە ڕۆن ستاسمان مەڕ برینەکەن ئمە لە سەعات 5:30 دەستێکە ناو برینەکە حتا دەور سەعات 11 دەور سەعات 11 12 ئەوها تەوایەکەن مەڕی وڕن بە 1000 ئاو مەڕم ساڵ باشە وەک کوڵسان نییە ساڵ ماشەڵڵا لە وەرزۆرە مەڕ قەڵەوە لە هەموو شووەن ئاو
مسئله مر اگر لهاوین او خوریا ناوری استفاده ناکه اگر برینت کرد مر استفاده اکی قلوه بیه مر جوانه بیه اما آسان اما چاره تیج یکم با آسان وای اما عیش مان نه 1 سال و 2 سال اما لزوی ما اما عیشه گن جاران لهین ایور لهموشون لبلکه لزنانه لسرقلا لهموشون لخان لهموشون ایمان بار برینی اکن مجموعه خو ما لهموشون ایمان دور 5-6 مجموعه يا خالد